بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. برایکی بەڕێز یا زۆر جار زۆر برای بەڕێزی ترە پرسن دەربارەی بۆچی مامۆستا ناگەڕێتەوە کوردستان. عەزیزانی من، بۆی بەڕێزانی ئاگایان لێبێ و قسەکەش تۆمار بکەین و بڵاو بێتەوە و ئیتر ئەوەندە زۆرتر دەربارەی ئەمە نەپرسرێ. من 15 ساڵە هەموو جۆرە مافێکی بەشەریان لێ سەندومەتەوە لە وڵاتە. من هیچ جۆرە مافێکم لە وڵاتە نییە، نەمافی ئیقامە، نەهی سەفەرکردن، نە ئیشکردن، نە مزگەوت تێ بکەمەوە، نە دەرسێ بڵێمەوە، نە بڕۆم کەسابەت تێ بکەم. تەنانەت مەقالەمە نووسی بۆ جزیرە نێت، مەقالەی بە $300. ئەمانە نەیان هێشت پارەی مەقالەکانیشم پێ بگاتەوە، وتیان بۆی نییە، حساب بانکیشی هەبێ بۆی نییە پارە بە هیچ شێوەی پێیا بکە. لەبەرەوە مدەی 15 ساڵە ئەم مافانەم هیچی نییە. و هەروەها ئەو حکومەش کە لە ئوردون لەسەرمە کە 15 ساڵ زیندانی ئەبێ بچێژم، گوایە چوون بۆ ئەوێ و هیرۆینم فرۆشتووە کە درۆژەکەن من هەر ئوردونم هەر نەدیوە، هیرۆینیشم لە عمری خۆمان نەدیوە و حکومەکەشم لەسەرە لەوێ، چونکە ئەگەر بێت و لێرە بترازێم بۆ نموناگەر حدود ببڕم هەر وڵاتێ بمگرێ تەسلیم بە ئوردن مەکا، لەبەرەوەی داوای کردوم و حکمێکی غیابیم لەسەرە و ئەو کاتە بێت لە ئوردونە ئەوە ببەمە سەر 15 ساڵ مع الأشغال الشاقة. ئاوایە حکومەکە لەگەڵ 3000 دیناری ئوردونیش غەرامە. کەوابوو من مانەوەم لێرە شتێک نییە بە دەست خۆم بێ. من ئەگەر دەسەڵاتم هەبێ نایخەمە دوو سبەی نەدەسەڵاتم ببێ ئەگەڕێمەوە. کاتی خۆشی کە جەواز سەفەرەکەیان دامێ ڕانەوەستام هەتاوەکو بلیتەکە بەدەستی وەرەگرم. چوومە شوێنی بلیت کڕینەکە، وتیان ئێستا بۆ دەنووسین بەڵام سبەی ئەتوانی بلیتەکە لە مەتارا وەرگری. ئەوەندە بەپەلە گەڕامەوە. بۆ خۆشم تەبعاً پێم خۆشە کە بگەڕێمەوە کوردستان و ژیانیشم لێ بەمە سەر و ئەو ئەزمون و تەجروبە و ئەو عومرەی کە هاشتی لێوە فێر بووین و بیگەێنینەوە بە کەسانێکی تر کە بتوانێت استیفادەی لێ بکاتەوە ئینشاءڵڵا. بەشداریشین لە گۆڕانکاریەکە کە گۆڕانکاریەکی ئیجابیە بە پێناسەی خۆمان بە حەول و قووەتی خوای پەروەردگار. کەوابوو ئەو بەڕێزانش کە زۆر جارە پرسن ئەڵێن کەی ئەگەڕێیتەوە، چۆن ئەگەڕێیتەوە، ئەو جۆرە شتانە، ئەڵێن ئەمە ئیشێکی قورسە، بە ئەم ئیشە قورسانە بدەینە خوای پەروەردگار، کارەکە تەسلیم بەو بکەین. ئێمە و ئیشانەی سووکە و پێمانەکرێ با بیکەین. من ئێستا کە ئەتوانم لە زیندانەکە شابووم، توانام هەبووە کە کتێب بنووسم یا تەرجمەی کەم، ئێستا لە دەرەوە مەتوانم وەڵامەکانی ئێوە بدەمەوە، دەرس بڵێمەوە، خوێندنێکدا بمەزرێنم، پرسیارە شەرعیەکان، حەلکردنی کێشەکان، ئامۆژگاریکردن. ئەمەی کە بۆ مەکرێ و ئاسانەمە با من بەردەوام بم لەسەر ئەمە. ئەوەی کە قورسە و لە دەسەڵاتی خۆمانی وەکو دادگایی، وەکو زیندانی، وەکو ئەم حەبسکردنە ئیجباریە کە 15 ساڵە ئێستا تەوامانە تەسلیم بە خوای گەورەی کەین و هەموو شتێکیش ئیرادە لای خوای پەروەردگارەوەی. ئەنجا ئەو بەڕێزانەی کە ئەپرسن ئەڵێن باشە کە تۆ هەر لەوێی، داوە تەبعاً زۆر لە عەلمانەکان هەروە ئەنووسن، ئەڵێ لەسەر سۆشیالەژی. ئەسڵەن منەوە 27 ساڵە لەم وڵاتەم، 4 ساڵ زیاتر لەسەر سۆشیال نەژیاوین. ئەویش ئەو کاتانە بۆ کە فێری زمانە بین و وردە وردە خۆمان ڕادێنین لەگەڵ مجتەماعەکە بۆی ئیشکەین. هەموو ئەوان مناڵەکانی شەمویان ئەوانەی کە لێرە گەورە بوون و لێرە لەدایک بوون و ئەوانە شەمووی ئیش و کاری خۆیانەکەن و چوونەتە سەر ئیشی خۆیان. بەنسبەتی ژیانی منەوە خێزانم لە باخچەی ساوایانە، ڕاتبی خۆی هەیە و ڕاتبەکەش ئەلحەمدوللا بەشمانەکە و کرێخانوە و مەساریفە و ئێمەش بە شێوەیەکی گشتی ماڵێکی مسریف نین و ئەلحەمدوللا پێکی شەو زاهیدانە هێناومانە، خوای گەورە ئێمەش وێوەش سەلامەت و سەرکەوتوو بکە. باش، ئەمەش وەڵامی ئەو پرسیارە کە زۆر جار ئاوا ئەپرسرێتەوە. خوای گەورە مەفەقتان کە. وصلی الله علی محمد وعلى آله وصحبه وسلم تسلیما.